سامانی ماسی یەکێکی دیکەیە لەو بەرهەمانەی کە لە هەرێمی کوردستاندا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا گەشەسەنێکی یەکجار باشی بەخۆیەوە بینیوە. پرۆژەکان کەرتی تایبەت ڕۆڵی یەکجار سەرەکیان هەبووە لە بەرەپێدان و بەرهەمێنانی زیاتر. ماسیش وەک کۆمەڵێ بەرهەمی دیکە لە هەرێمی کوردستان ئێستا توانای پڕکردنەوەی ناوخۆیی هەیە لەلایەن پرۆژەکانی کەرتی تایبەتەوە. هەر ئەوەژنا کۆمەڵێ پرۆژەی تایبەتمەند و جیاواز ئێستا لە ڕووی ئابوووریەوە بە تێچوێکی کەم و بەرهەمێکی زۆر لە هەرێمی کوردستان بنیادراون. چۆن کار لەسەر ئەم پرۆژانە کراوە؟ بۆ یەکەمین جار لە بەرنامەی بوژانەوە کۆمەڵێ پرۆژەی گرنگ و تایبەتمەند دەبینین. سامانی ماسی یەکێک لە بوارەکانی بەرهەمێنانی خواردن کە لە چەند ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان گەشەسەنی باشی بەخۆیەوە بینیوە، بەڵام لەگەڵ شێوازە باوەکان هەوڵەکان بۆ دۆزینەوەی ڕێگای نوێژ بەردەوامن. دەمەوێت لەوە لەگەڵ بەڕێستانە دەست پێ بکەم کاک حاجی. ساڵ لە دوای ساڵ پرۆژەی ماسی لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبووندا بە تایبەتی لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین بە پێی ئەزمونەی کە هەتا دەمێ بزانم کام جۆری خاکە بۆ دروستکردنی حەوزی ماسی گونجاوە. ڕەنگە کەسێک بێ پرۆژێکی لەو شێوێ بکە، ئەزمموی خۆت چییە، ڕێنمایی چیان دەکەی، چۆن ئەم حەوزە دروست بکرێ؟ کاک دیاری حەوزی ماسی بۆ هەموو خاچێک نابێ. حەوزی ماسی دەبێ خاچێک بێ گڵە سوورە بێ بۆی ئاودانەدا. ئەمن بۆ خۆم لەو موقعی ئێمە ئێستا موقعی کۆڵەکەی ئەوەی پێدەڵێن گولێکی پێدەڵێن گڵەکەی گڵێکی سوورە زۆر بۆ حەوزی ماسی گونجاوە. من لە شوێنی دیکە هەمە گونجاو نییە، حەوزێک و مەسرفێکی زۆرم کردووە ئاو ڕناگرێت کە ئاویشی ڕنەگر هەر تەرەقەتی پارەی کارەبایەکەی نایە، نەزاحەتی لێ ناهێنی، ئەوزە ماسێکەش جوان نابێ. ماسێکە دەبێ ئەو ماسێ کار بە حەزی لە ئاوی گەرم و قراوە بەردەوام کاتۆ ئاوی تێکەوە ئەو ئاوت پێ ناگۆڕێ، بەس ئاوەکە ڕوون دەبێت. ئاوەکەش ڕوون بوو ماسێکە حەزی لێ نییە. ئەمە بە پێی ئەزمموی خۆت وا دەڵێ یا ئەمە ڕێنماییە دەبێ وابێت؟ هەر ڕێنماییش سامانی ماسی دۆنێک بۆ 1000 ماسیە هەیە 2000 دەگای 3000 نەزەحەت ناهێنێ. ئەتو علەفەکەش دەخوا و ئیسفادە لە علەفەکەش ناکە. زۆر باشە. بە شێوەیەکی گشتی با باسی حەوزەکانی جەناب بکەین. چەند حەوزی ماسیت هەیە؟ توانای بەرهەمێنانەکەت چۆنە؟ شێوازی بەخێوکردنەکەی چۆنە؟ لێرە من 8 حەوزی ماسیمان هەیە، نزیکی 50000 ماسی تێدەکەین بە هەمووی، بۆ سولحەوت بۆ 50000 ماسی تێدەکەین کە بە جوانی بۆمان بێتە بەرهەم و ساڵەکەی نەخۆشی نەبێ. لەوانەیە 100 بۆ 120 تەن تا 130 تەن تا 140 تەنیش گۆشتمان هەبێت. یەک جۆری ماسیشتانەیە؟ یەک جۆری ماسیشمان هەیە، ئێمە بەسکارە بەخێو دەکەین. کاک حاجی دەڵێن بەخێوکردنی ماسی لەم حەوزانەیە پێویستی بە چاودێریەکی باشە. هەم لە ڕووی ئەوەی کە بەڕێزی شت باست کرد دەبێت چاودێرێکی شارەزایی هەبێت، ئالیکەکەی باش بێت. دەمێ بزانم ئەو ئالیکانەیەوە بەکاری دێنن بۆ ئەم حەوزی ماسیانە چین، لەکوێیە، کارگەی ناوخۆییە، کارگەی دەرەوەیە؟ ئالیکانمان ئەمن جاران بۆ خۆمان لێرەش بارمان دەکرد و وەشیلی علەفی بووم لە ئێرانش دەمانهێنا، بەڵام دایم علەفی خۆمان، یعنی بەبێ هەموو شتێک دایم علەفی خۆمان لە علەفی وڵاتان باشتە. ینی دڵنیای لە بەرهەمی ناوخۆیی؟ دڵنیام لە بەرهەمی ناوخۆ زۆر لە پێشتریندا بەرهەمی دەروجیرانەکان. دوجار گلەی لەوە کرێ دەڵێن ئەو ماسیانی بەخێو دەکرێت، شتی ناتەندروستیان پێدەدرێت، ینی هەردایانەوەی خاوەن پرۆژەکان ئەم ماسیانە تۆزە گەورە بن و کیلۆ 500 بێت و بیخەنە بازارەوە. ماسێکی تەندروست بەتام تەندروست چۆنە؟ یعنی ئەگەر جەنابەت پێمان بڵێ ماسێکی بەتام و تەندروست بێ کە بتەوێت دەبێت لە بدایەتی بەخێوێکەی لە بەسکەیەوە کە بۆ خۆت دەیهێنی خزمەتی دەکەی نابێشتی مەخالەفەی دێ جێقنەی دێ و شتی بدەی ناکرێت. ئەو معمەلانەی کە بۆ خۆیان دەزانن پرۆتینی 32 33 دەبێت بدایەتی ئەوەی بدەیت، دوایی لەگەڵ گەشەی ماسیەکەی پرۆتینەکەی لێدا دەبەزینە، چونکە گۆسیلەی دەرەخەتی ئەو پرۆتینە بە قوتەی نایە لە باتی هەیە دەڵێ بە قوەتی کەینە کە گەورە بوو دەبێت پرۆتینی کەم کەوە لە سی بهێنە 28 بهێنێ 26 25 بۆی ماسەکە تا گەورەتر بێت تاقی زیاتر بێ و پرۆتینی کەمتر بێت. لە ڕووی بەرهەمەکانەوە مەسەلا و جەنابەت دەڵێن نزیکەی 120 تۆنێکم دەبێت ساڵانە لەسەرەوەە. ئەم بەرهەمانە لەکوێ ساغ دەکەیتەوە؟ ئەو بەرهەمانە من بە زۆری ناوخۆ دەیبا لەبەرەوەی ماسەکەی من تامش تایبەتی هەیە، ماسی فرۆشەکانی ژەوە جویان لە دەنگ مە و دەزانن کە بانی دەکەن بۆ قوڕی لێ نایە هیچ. ئەمە ڕێکلامە یا ڕاستیەکە؟ ڕێکلام نییە، بەخوای ڕاستیە. ئەوەی کە جویان لێ دەتوان دوای پەیوەندی بکەن داخەوە هێوانە. ماسی من تاکو ئێستا بۆنی لێ نەهات. زۆر جار باسیێواکەن ماسی لە دەرەوە بە تایبەتی لە سنووری
کۆماری ئیسلامی ئێرانەوە دێتە هەرێمی کوردستان ئەمە کێشەی بۆیە دروست نەکردووە کێشەی زۆر گەورەی بۆ دروستکردوین ئێستا ئەگەر ئەوە بێ سەحر ئەوە بێ ئەمن ئەو ساڵ و نیوەک دەبێ و حەزیکە فرۆشتومە کە دەڵێ معادلی 4 کیلۆیە ساڵ و نیوەک دەبێ فرۆشتومە وەڵا زەرەدی کردووە ئێماسی بە 3500 دیناری من داومەتە بەغدایە بە 4000 زەرد دەکات بە 4 بۆ سەرش زەرد دەکات لە پێنجدا بەزێ ماسی زەرد دەکات ئەمە کە زەردم کرد مەجبورم تێی نەکەم چەند حوز دروست کراوە ئەمن ئاگام لێ ئێستا لەبەر ئەو سەحرەی ناوێتیکە حاضر دروستی کردو ناوێتیکە باشە لە ڕێم پرۆژانەوە بەخێوکردنی ماسی چەند هەلیکارە ڕەخساندوە جەنابەت تقریبا ئەمن حوت کەسم لێرە بەس بە کۆی گشتی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بەڵێ ڕاستەخۆ ناڕاستەوخۆ من بە پرۆژە هەم پرۆژەکانەوە 62 کەسە من مانگانم عاشی دەمێ بەو ڕێگا تەندروستی کە جەنابەت باسێکی بەو چاودێریە باشی کەوە ماسێکی 2 کیلۆیی بڵێ چەند دەکەوێت لەسەر خاوەن پرۆژەیە ئەگەر بە شێوازێکی تەندروستی زانستی بەخێوی بکات بەخۆ کیلۆ 4000 ڕۆبێکم 4 ڕۆبێک لەو دەورەدا دەکەوێت لەو شێواز بەڵێ بەس چونکە علەفەکە زۆر گران کاتێک باز لە داهێنان دەکرێت مەرز نییە هەمیشە لە تەکنەلۆژیا بێت هەندێک جار داهێنان ئەوەیە بە تێچووێکی کەمتر بەرهەمێکی زۆرتر بەداست بهێنیت پرۆژەی ماسی حەوزی چڕ پرۆژێکی تازە و نوێ بوو لە هەرێمی کوردستانە چەند ساڵێکە هەیە ئەوانەی بەخێوکەرانی ماسی گرنگیان پێداوە دەیانێت لە ڕوبەرێکی کەمە ماسێکی زۆر بەرهەمهێنێ جەنابەت چۆن بووە مەزمونە تاقی کردێتەوە ئەم پرۆژەیە چۆنڵی لە سەرەتای بەردی مناغەکەیەوە هەتا ماسی لەم حەوزە دەخەیتە بازارەوە چۆنە طبعاەوە پرۆژەیە سیستەمێکی نوێیە کەمێک زانیاری دەوێت طبعا ئێمەش دەمێکە لەو کارەداین و زانیاریمان خۆ کردێتەوە لە خوددا بە زیادێ من توانیمە بڵین ئەو پرۆژەیە کە هەر بۆ خۆشم دای بمەزرێنم لە چۆن دەڵێ لە بیدایەتەوە تا ئاخیر و بەرهەمم خستەتەوە بازارەوە 1-2 ساڵە سەعری ماسی زۆر لە خوارە تەناوەکو پرۆژە سەرکەوتووە بەڵام چۆن دروست دەکرێت ئەم پرۆژێت چۆن دروست دەکرێت لەسەر چ ڕووبەرێک بەخۆی جێگایەکی زۆر کەمی دەوێت ئەو پرۆژەیە پرۆژەکە چی پێ دەڵێن سیستەمی حەوزی ماسی چڕ بەڵێ لە مەساعەیەکی زۆر کەمدا و ئاوێکی زۆر کەم ئینتازێکی زۆریش دەدات پێ بەڵام پێویستی بە کارەبای 24 ساعتی هەیە وەکتم پێویستی بە شارەزاییش هەیە بەخۆی لەم سیستەمەدا بە ماسی لە گرێ و دووگرێ نابێ بەخێو بکرێت لەم سیستەمەدا لە عوزی گەڵدا سەریحترە گەورە بوونی تاوەکو دەبێتە 200-300 غرام ئەنجا دوایی دەتوانین بیگوازیە ناوە سیستەمە تقریبا 5 بۆ 6 مانگی دەوێت لە 300 غرامەوە ببێتە 2 کیلۆ باشە جەنابەت دوو شوێنت هەبوو بەڵێ شوێنێکیان چۆن لە ناو کۆگایەکە بوو بەڵێ ئێرە لە ناو خانوویکی پلاستیکە هیچ فەرقێکیە ڕووناک و تاریک بەخۆی یا گەرم و سارد لە ڕووی ڕووناک و تاریکی و فەرقی نییە چونە ئێمە لە ناو قاعەکەش گڵۆپی زەردمان بۆ داناوە کە جێگای تشکی خۆر دەگرێتەوە بەڵام لە ناو خانووی پلاستیکی بە حکمیەوەی کە گەرمە ماسی کاربیش حەزی لە گەرمە لە ناو ئەم بیتە باشترە ناو خانووی پلاستیک هەم علەف ساتر دەخوا هەم وەزنیشی زووتر دەدا باشە ئەگەر کەسێک بێ پرۆژەی ماسی دابمەزلێنێ بە پێوە ئەزمونێک هاتە بەڵێ ڕوبەرێکی کەمیشی هەیە پێشنیاری جەنابەت ئەم پرۆژە حەوزە چڕانەیە هەر ئەو پرۆژە کلاسیکە تەقلیدیانی کە هەیە نا بە تەشکیل ئەو پرۆژە نوێیە چونەوە ئەو نییە دەڵم لە مەساعەیەکی کەم و ئاوێکی زۆر کەم پارەی زۆر دەوێت پارەی دەوێت بەڵام شتێکیکە کە زۆر مهمە باسیکەین حەوزی گڵ کۆنتترۆلکردنی زۆر سەختە ئێستا ئەو نەخۆشیانێک کە هەیە وەکو کەڕەوە وەکو هەر نەخۆشیێکەیە بە زۆری بەحکمیەوەی کە ناتوانن کۆنتترۆلی بکەن بۆ نمونە تەیرێک لە عوزێکەوە دەتوانین بچێتە ناو عوزێککە لەو ئەو نەخۆشیە دروست دەگوازێتەوە بۆ عوزە بەڵام لە عوزی داخراودا ئەو کێشانت نییە کێشەی تەنها کارەبای 24 ساعتیە لەخوا بە زیاد ئێستا ئێمە کارەبایەکەشمان کە بۆتە 24 ساعتی لەو منتیقی ئێمە لێنی وەکو کە کێشەی کەمە ئەو عوزە قازانجی هەیە ئەوەنی دەڵم بە گوێری سعر نرخەکە ئەگەر باش بێ بەڵێ باش ئێمە دەتوانین لەو سیستەمە ماسی بەرهەم بێنین ئەو کاتێک کە بەرهەمیش تێنا ئیدی بازار تەحکوم دەکەن تەنها یەک جۆری ماسی دەتوانین یا جۆرەکانی نەخێر جۆرەکانی کەش دەتوانین چی توانین لەم پرۆژەیە دەتوانین قزلالە تلاپیا کە تلاپیا زۆریش ئاسانە بەڵام خواز لە بازاری کوردستان و عێراق تەنها کار بە ساڵانە چەندە بەرهەمەتەیە
دەتۆڕنت هەیە تقریبا سەر و بیستۆن بیستۆن بەڵێ زۆر باشە باسی فلتەرت کرد بەڵێ کۆمەڵ لە ڕێکارشتی هەیە پێم خۆشە لەگەڵ جەناب تا بچینە ناو فلتەرەکان و لێ ئەوەشمان بۆ باش فەرموو وەک بینیمان ینی باسی پرۆژەی حەوزی چریشمان کرد لە بەرهەمێنانی ماسی هەر تەنها لە سنووری ئیداری ڕاپەڕینە کۆمەڵی پرۆژەی جیاوازەیە بەڵام هەر لەناو ئەم پرۆژەیە کۆمەڵی فلتەرات هەیە بۆ خاوێنکردنەوەکەی ئاوەکە ینی کۆمەڵی پرۆسەی خۆی هەیە ینی جەنابەت بۆم باس کێستان پلاستیکانە بەدەستی منەوەیە کۆمەڵی حەوزی شت هەیە چییە پرۆسەی ئەم فلتەرانە؟ بەڵێ طبعا ئەمە سوڕانەوەی ئاوە لە بڵین لە حەوزەوە بۆ ناو فلتەر و دوای بۆ ناو حەوزی بایۆلۆژی دووبارە دەگەڕێتەوە بۆ ماسیەکان بەڵێ ئێمە لێرە کۆمەڵێک فلتەرمان هەیە یەکێک فلتەرێکمان هەیە کە شتە قورسەکانی ناو ئاو دەگرێت بەڵێ دوایی دێتە ناو درام فلتەر کاریەوەی بەستە و سەوزەیە بەڵێ ئەم درام فلتەرەیە کاتە سوڕێ و هەرچیش موادێکی بڵین پیسە لە ناو ئەو ئاوەیە دەیگرێ ئەو درام فلتەرە دەیگرێ فڕێداتە دەرەوە لە دوای درام فلتەر دێتە ناو جیهازێک پێی دەڵێن ئۆزۆن کە تیشکی سەر و بنەوشەیەیە ئەم جیهازە بەکتریا دەکوژێ ئەو ئاوەی کە لە حەوزەکان دێتەوە هەمووی بەناو ئەو جیهازەدا دەڕوا هەرچی بەکتریایە دەیکوژێ دوایەوە ئەنجا دێتە ناو حەوزی بایۆلۆجیش ئێمە چکە لێرە ئاوی بیر بەکاردێنین ئەو ئاوە زۆر گونجاو نییە بۆ ماسی لەناو ئەو حەوزە بایۆلۆجیە کە توخماتی ناو ئاوەکە دەگۆڕێ دەیگونجێنین بۆ ماسی و دووبارە بەڕێ دەکەینەوە بە ئاوی پلاستیکە و پلاستیکە ئەوە نییە دەڵم توخماتی ئاوەکان دەگۆڕێ هەیە پلاستیکە کاریگەری هەیە بەڵێ بەدڵنیاییەوە هەیە نیترات دەگۆڕێ هەیە بڵین ئامۆنیاکەی بەتاڵ دەکاتەوە سوودی ئەو پرۆژێ لەوەدایە لە مەساعەیەکی زۆر کەمدا و ئاوێکی زۆر کەم و بەرهەمێکی زیاترش دەدات لە هەرێمی کوردستان سەرچاوی ئاو زۆرن بەڵام پرسیار ئەوەیە چەند توانراوە سوود لەو سامانە وەربگیرێت ئەم جۆرە پرۆژانەی کە دەیبێنن هەوڵێکن بۆ گۆڕینی ئاو بۆ بەرهەم بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی ئاستی ئاوەکە بە تایبەتی لە دەربەندی ڕانیە کۆمەڵە پرۆژە هەن کە لەسەر دەربەندەکە دروست کراوە ینی لە ساڵانی ڕابردووە ڕێگای وشکانی هەبوو دەتوانانی بە ئۆتۆمبیل بڕۆی بەڵام ئێمە ئێستا بۆی بگەین بەو پرۆژەیە لە ڕێگای تەنها بەلەم ینی ڕێگای ئاویە نزیکەی 20 بۆ 25 خولەکێکە دچینە سەر ئەو پرۆژانە بزانین ینی ئێستا چه گۆڕانکاریێک بەسەر پرۆژەکان داهاتەوە بەڵام من بەناوی خوا پاش نزیکەی 20 خولەک ئەوە گەشتینە پرۆژەکە پرۆژەی حەوزی هەڵواسرا و لە ناو دەریاچەکە کە دەبینین ئەم پرۆژەیە زۆر بە فراوانی کاری لەسەر کراوە ماسێکی زۆر باش دەخاتە بازاڕەکانەوە کاک ئاراس باسیەوە بکەین ئەم پرۆژەیە چۆن گەیشتە ئێرە و پرۆژە بچووکەی کە ئێمە ینی هاتین پرۆژەیەکی بچووک بوو ئێستا زۆر فراوان بووە دایکانەیە دابینکردنی مەسەلەن بێچووە ماسی بچووکە ماسی گۆشتی خواردنە ئەمە چۆن دەڵی گەنجێکی کورد توانایەکی ناوخۆی توانی ئەم پرۆژەی بەمە بگەێنێت دووبارە بەخێر بێن ئێمە دیارە لە ساڵی 2017ەوە ئەم بیرۆکەیە لە وڵاتانی دەوروبەرمان وەرگیراوە پرۆژەکەی ئێمە لە وازیهەدا پرۆژەیەکی زۆر لۆکاڵیە بەڵام ئەلحەمدولیلا بە ناوەڕۆکێکی بەهێزەوە کار دەکەین ئەمەش دەرەنجامی ئەوەیە کە ئەم بەنداوە نیچە گەورانە لەم پرۆژە لۆکاڵیە زیاتر قبوڵی نییە
ینی بە سیستەم بتەوێت بیکەی سەرکەوتو نابێەوە نمونەشمان هەیە سەرکەوتو نەبووە ئێمە لە 4 قەفەسەوە دەستمان پێکرد بۆ ماسی گۆشت دەستمان پێکرد ئەلحەمدولیلا دوای ئەوەی کە بەرزی و نزمیەکی زۆرمان بینی لە تا ئەوەی ئێمە بیرمان لەوە کردەوە بۆچی ینی نەتوانین لە ناو خۆی هەرێمی کوردستاندا کە هەموو ڕەگەزەکانی بەخێوکردنی پەروەردەکردنی ماسی تێدا گونجاوە بەرهەمهێنان لە ناو خۆماندانەکەی باش لە 4 قەفەسەوە گەیشتون بەچی ئێستا چیتانێ ئێستا ئێمە قەفەزەکانمان لە ڕووی ڕێژەوە زۆر زیادی کردووە و ئەوەی کە لە ناو قەفەزەکاندا ینی ئیشی لەسەر دەکەین چیە ئێمە ئێستا کارمان وەکو یەکەم پرۆژە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەرهەمهێنانی دایکانە دەکەین بەرهەمهێنانی دایکانە ئەوەی کە چەند ساڵە لە جنوبەوە مەقەسە حکومی و ئەهلیەکان دایکانیان هاوردەی هەرێمی کوردستان دەکرد بۆ ئەوەی بەچکەی لێ بگرنەوە بەڵام ئێستا خۆشبەختانە ئێمە دەتوانین ینی لە ئێستاشدا دەتوانین وە لە ئایندەدا زۆر بە ڕێژەی بەرزتر و فراوانتر دەتوانین ینی بەرهەمهێنانی دایکانە بۆ تەواوی هەرێمی کوردستان تواناکەی چەندە بە ژمارە بەداتا ینی ئێمە ئێستا دەتوان لە سەروی 3000 دایکانەمان هەیە دایکانە لەوانەیە بابەتێکی هەستیار بێت لە سەرەتاوە تا ماسێکی پێ گەورە دەکەیتەوە لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئەوەی کێمە جاران لە پارێزگەکانی خوارد و ناوڕاستی عێراق لە دەرەوە هاوردەمانەکە چه جیاوازێکی هەیە باشترە یا عینەشتە جا ئێمە تاوەکو ئەمە بۆ خۆمان تەجروبەمان لەسەر وەرنەگرت نەماندا هیچ کەسێک ینی چونکە بەرپرسیارەتێکی گەورەی وەکو جەنابەت ئاماژە پێکرد ئێمە ئەلحەمدولیلا ئێستا بەرهەمی ئەو دایکانە ماسی گۆشتە لە بازاڕەکاندا و بەرهەمی ئەو دایکانە ئێستا بەچکێ و کە ئێستا مەوسیمی داخڵکردنی بەچکەی تازەیە ئەلحەمدولیلا بەسەر برا فەلاحەکاندا دابەشی دەکەین و لە ڕووی مەناعە و بەرگریەوە زۆر بەهێزتر لە بەچکەیە کە لە ینی لە دەرەوەی هەرێمی کوردستان دێ بۆچی چونکە ژینگەکەی ئەم دایکانەیە لەم ژینگەی پاکەدا بەخێو دەکرێت دوزار هەر لەم ژینگەیشدا تەوزیعی سەربرا فەلاحەکان دەکرێت بە کۆی پرۆژەکانی چڕ و پرۆژەی حەوزی قوڕ و پرۆژە هەڵواسراوەکانەوە اینجا دوور دەبین لەو نەخۆشیانەی کە لە جنوب و لە دەرەوە داخڵی هەرێمی کوردستان دەبێت بەڕاستی ماسێکی کوالێتی باش و لە ڕووی مەناعەوە مەناعەیەکی بەرزمان دەداتن کاتە ئەمە چیرۆکێکی سەرکەوتنە تۆ لە 4 قەفەزەوە بگەیتەوەی کە بتانی پرۆژەی دایکانە ینی ماسی دایکانە بۆ هەموو پرۆژەکانی هەرێمی کوردستان دابین بکەیت من دەمەوێت لێ بپرسم ینی هەستەکەی ئاراستەی لایانی هەم کارتی تایبەت هەم حکومەتیش بۆ ئەوەیە کە گرنگی مەسەلەن بە بەرهەمی ناوخۆی بدا و ماسیش بە نمونە لە 4 ساڵی ڕابردووە تا ئێستا سامانی ماسی گۆڕانکاری گەوری بەسەرداتوە بێگومان ینی کەرتی سامانی ماسی لە هەرێمی کوردستان ینی ئاستی خۆ بژێوی تێدەپەڕێنێ ئەمە جێگای دڵخۆشیە و بەڕاستی و مەفقەسە ئەهلیەکان ئەوانەی کە تا ئێستا ئیشمان لەگەڵ کردوون ینی زۆر لە نسبەی نەجاحەتی ئەم دایکانەیە ڕازین بە ڕێژێک ینی پیتاندنی هێلکەی ئەم دایکانەیە سەروی سەدانەوەتە تا ئەمەش ڕێژەیەکی خەیاڵیە و خۆشبەختانە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لەگەڵ قەسە حکومیەکانیش کەوتوینە سەرخەت و ئێمە ئامادەی خۆمان پیشانداوە ئەوانەی کە تا چەند پێویستیان بە ئێمە بێ ئەگەر ینی بە بێ بەرامبەریش بێ ئێمە لەو بەرهەمی خۆمانیان بخەینە بەردەست دوزار ئەوانیش تەوزیعکەنەوە بەسەر بەنداوەکانی هەرێمی کوردستاندا دوودڵ نەبین ئیتر لەمە دو ماسێکی تەندروست ماستێکی باش هەیە لە هەرێمی کوردستان بۆ خواردن بێگومان ینی بەرهەمی ماسی هەرێمی کوردستان بە تەواوی پرۆژەکانیەوە نایەبترین بەرهەمە ینی منافیسی سەرجەم ئەو بەرهەمانە دەکاکە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکەوێت ئێمە جاران دەمانزانی لە کاتی ڕاوکردنا ماسی گەورێ بەزەوەی کە ئێستا لە بەردەمی منایە ماسی تیا لە سەر و 5 کیلو ئێمە چۆن ماسیمان هەیە تا 12 کیلو نزیک 15 کیلو ماسی هەر لێرە بەڵێ هەر لەم پرۆژەیە بۆ دایکانە ینی ماسیمان هەیە تا 15 کیلو تا 15 کیلو بۆ خواردنی ژەبێ و هیچ مشکلەشی نییە نانە زۆر بۆ چکە بەکاری بێنن بەڵام ئێمە دڵمان نایە ئەم حەزمە بەڕاستی بۆ گۆشت بەکاری بێنی لەبەرەوەی ینی بەرهەمێکی دایکانەی ناوازەی هەیە ینی گەرایەکی زۆر تایبەتی هەیە شێوەیەکی گشتی لە ڕووی ئابوووریەوە سامانی ماسی چییە بۆ هەلیکار بۆ جوڵەی بازار بۆ خواردن ینی بۆ چۆن دەڵێ چ کاریگەریکی ئابووری هەیە سامانی ماسی
سامانی ماسی ینی هەر لە مەفقەسی ماسیەکەوە بگرە هەتاوەکو ئەو دەستگێڕی کە لەسەر شەقام و جادەکان دەیفرۆشێ ینی زنجیرەیەکی زۆر پتە و گەورەی هەیە لە بەرهەمێنانی ماسی ینی خەڵکێکی زۆر ئێستا لە هەرێمی کوردستان ینی بژێوی ژیانی لەسەر بەرهەمێنانی ماسیە دەی ئەتو ئەگەر بێت و ئەم کەرتە بەرەو فراوانتر ببیت ینی بەشێکی زۆر ینی هەلیکار دەڕەخسێنی دەتوانانی لە سامانی ماسیەوە بۆ ئەو خەڵکانەی کە ینی هەلیکاریان بۆ ئەو دەرچووە دانەمەزراوانەی کە لە بواری کشتتوکاڵی سامانی ماسی ینی شوێن دنیان تەواو کردو. ئەم پرۆژەیەکی زۆر جیاوازە لەسەر ئاسیێرەمی کوردستان ینی لە یەک کادا پرۆژەکە ماسی دایکانەی هەیە ماسی گۆشتی هەیە بێچووی هەیە و ئێستا ئەم پرۆژەیە لە توانایدا هەیە ینی ماسی دایکانە بۆ سەررجەم ئەو پرۆژە داخراوانەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا دابیم کرێ ئەبینی کۆمەڵێک گەنج تەنها سەرپەرشتی ئەم پرۆژەیە دەکەن کە ئاینتوانی ویانە لە ماوەی چەند ساڵێکدا زۆر پەرە بە سامانی ماسی بدەن بێگومان ئەمانە هەمووی بە شێوازێکی زانستی بەڕێنمایی ینی لەژێر چاودێری کەسی شارەزا یاخود ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوێتی بۆیە ئێستا ینی خاوەن پرۆژەکان یا سامانی ماسی دەتوانین بڵین لە هەرێمی کوردستانە هەنگاوی زۆر گەورەی بڕیوە. لەگەڵ هەموو ئەو هەوڵ و پرۆژانە هێشتا چەندین گرفت و چالاکی ماون بۆ ئەوەی وێنەیەکی تەواوترمان هەبێت ئێستا گوێ لە بۆچوونی شارەزایەکی ئەو بوارە دەگرین. یەکە شت خاوەن پرۆژەی حەوزی ماسی کە پرۆژەیەک دروست دەکات وا باشترە بە پێڕێنماکان بێت لەبەر ئەوەی سبێنێ هەر کێشە و گرفتێکە بێ بۆ نمونە کێشەی کۆمەڵاتی کێشەی ئاوە کێشەی نەخۆشیە کێشەی بۆ نمونە پێدانی کارەبایان خزمەت گوزاریەکان ئەو کاتە حکومەت لەوانەیە هاوکاریشی بکات و بتوانێت بەدەم کێشەکانەوە بەڵام تۆ کاتێک کە پرۆژەیەک کە بەبێ مۆڵە دروست دەکەی یعنی ئەوەیە کە گوێ بە ڕێنماکان نادێت و گوێ بەوە نادەی بەیانی کە هەر کێشەیەکت هەبێت پەنا بە حکومت بەری. ڕێنمایی تر چی هەیە بە تایبەتی لە کاتی ئامادەکردنی حەوزەکانە؟ لە کاتی ئامادەکردنی حەوزەکاندا وا باشترە ئەو کاتێک کە ماسیەکان داخلی حەوز دەکەن ئەگەر بگونجێت کاتی عەسر زۆر گونجاوە بۆ تێکردنی ماسی و هەروەها ئەو ماسەش فەحس بکرێت بزانە نەخۆشی هەیە ئەو ماسیە عەزلێت نەدراوە چکە زۆر جار کە بار دێ تاخیر دەبێت یاخودەوەتانە بە ئیهمالی دێت بارەکان دوایی زەرەر بەر خاوەن پرۆژەکان دەکەوێت. هەروەها پێنەدانی عالەف یان ئالیک بە ماسی ئەو کاتێک کە داخل دەکرێت بۆ نمونە لە ساناندا وا باشترە 2 هەفتە بوەستی و لە هاوینانە نیژە تقریبا 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ بوەستی تاکو ئەو ماسیە ئەو سترێسەی لەسەر یاخود ئەو نەشارەزایی هەیە چکە سەرەتا کە ئەو ماسە بەڕڵا دەکەی کە بۆ ماسی تووشی سترێسی ژەبێ بەڵێ کە دەیبینیت ئەو ماسە بە سەریعی دەڕوات لەو لە سنووقەکە بەڕادێکی بە سەریعی دەڕوا بۆچی دەوێت پەناگەیەک دۆزێتەوە بۆ خۆی. ڕاوێشکردن ئەندازیار ئەو کەسانی کە شارەزایە پێویستن لە بۆ خاوەن پرۆژەکانی ماسی یەک جارە و تەواو بە بەرداوامی پێویستە بەڵام ئەوەی کە ئێستا سەیرە چەند کەسێک خوان کرد بە ڕاوێشکار و ئیدی چۆن بڵێ گویا شارەزایی باشیان هەیە لە بواری ماسیدا بەڵام شارەزایی بەوەی نەکەتەوە چەند ساڵێک ئەزمموی بەخێوکردن هەبێ بەڵکو لە باگراوندێکی زانستی هەبێ بتوانانی مامەڵەیە لەگەڵ هەر کار ساتێکی چۆن بڵێ لە ناخەوە بێ بتوانێت کە باگراوندێکی زانستی بتوانێت چارەسەری بکەیت لەگەڵ ڕێزم بۆ هەندێک خاوەن پرۆژەکان بەڵام زۆربەی ئەوەی کە پێی خۆشە لەسەر زەرەری خۆی فێرە ئیشەکە بێ نەک بتوانێت ڕاوێژکارێک بگرێت و ڕێنمایی پێویستی پێ بکات. ئەمە بووە بە بەزنس ئەم ڕاوێژکاریش؟ بەڵێ ماسی تەندروست دەبێ وەزنی کێشێکی لە نێوان چەند بۆ چەند بێت یعنی بۆ خواردن کە بەپێی ستاندار ڕێگا پێدا هەموو وەزنی جیاوازە چەندەوە بۆ چەند شەر نییە ینی ماسی هیچ پێوەرێکی نەکرێت سا ماسی دەریایمان هەیە بچووکەن تقریبا لە پەنجەیەک تێپەڕاکە بەوە لە تووشە لە بازارەکە تووشە خاصێکی زۆری سەر ماسیشمان هەیەکو ماسی تونە و ئیدی ئەوانە کێشێکی زۆرە لەسەر 50 کیلۆ ڕێپێدراوە بۆ ڕابکردن. لە حەوزە سادەکانەوە بۆ شێوازێکی نوێ و بۆ بەخێوکردنی ماسی ئەوەی ئەمڕۆ بینیمان نیشانی دەدات کە سامانی ماسی لە کوردستان تەنها بوارێکی بەرهەمێنان نییە بەڵکو دەرفەتێکە بۆ دابینکردنی بەرهەمی خۆراکی و دروستکردنی کاری زیاتر بەڵام سەرکەوتنی ئەم بوارە
تەنها بە هەبوونی ئاو سەرچاوە سروشتیەکان نابێت بەڵکو پێویستی بە پلاندانان و پشگیریەکی تەواوەتی حکومەت هەیە.